ئەمە ڕێگای سەرەکی کەلا سلێمانیە کە بە ڕێگای مەرگ ناسراوە. ماوەی زیاتر لە 70 ساڵە ئەم ڕێگایە بە یەکسایدی ماوەتەوە. 9 ساڵە حکوومەتی هەرێم دەیەوێت سایدێکی تر بۆ ئەم ڕێگایە دروست بکات، بەڵام بە 3 کابینەی حکوومەتەوە تەنیا 24 کیلۆمەتریان لەم ڕێگایە تەواو کردووە. بێباکی بەرپرسان وای کردووە ڕۆژانە گەرمیانیەکان تەرمی ئازیزانیان لەم شەقامە هەڵبگرنەوە. هیچ ئومێدێکیش لەم کابینە نوێیە نابینرێت بۆ تەواوکردنی ئەم ڕێگایە. لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا لەسەر ڕێگای کەلا دەربەندیخان 4 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. ئەمە جگە لە زیانە مادیەکان. تێکچوونی ڕێگا کۆنەکە و تەواو نەکردنی پرۆژەی دووسایدکردنی ڕێگای کەلا سلێمانی بۆ کاری سەرەکی زۆرینەی ڕووداوەکانە لەسەر ئەم ڕێگایە. طبعا من هەمیشە وتومە هەبوونی ڕێگایەکی چاک بە ستاندەردی جیهانی هەموو مقەوماتی شەقامی تێدا بێ، هەروەکو ئەوەی دووساید بێ، هێڵ و هێمای بۆ کرابێ لە ڕووی ئەندازەی هاتوچۆوە، ئینارەی هەبێت، هەروەها گاردڕەیلی هەبێت، هەروەها ئەکتافی تەریقێ بێ لا تەنیشتەکانی ڕێگاوبان. زۆر دەورێکی کاریگەری و فعال و ئیجابی ئەبێت بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگای کەلار سلێمانی. وا بڕیار بوو ڕێگەی کەلا دەربەندیخان کە 65 کیلۆمەترە بە 2 قۆناغ و بە 540 ڕۆژ تەواو بکرێت، بەڵام تەنیا قۆناغی یەکەمی 6 ساڵی خایاند. لە کۆتایی ساڵی 2017 تا ئێستا قۆناغی دووەمی لە جێبەجێکردندایە و تەواو نەکراوە کە تەنیا 41 کیلۆمەترە. لە سەرەتای ئەم ساڵەوە هیچ بڕەپارێک بۆ پرۆژەکە تەرخان نەکراوە، بۆیە کارکردن تێیدا ڕاوەستاوە. دیارە بۆ ئەم ساڵی 2021 بەداخەوە تاوەکو ئێستاکە هیچ بودجەیەک بۆ پرۆژەی دووسایدکردنی ڕێگای کەلار سلێمانی لۆتی 4 و 5 کە قۆناغی دووەمی ڕێگای کەلار دەربەندیخانە تاوەکو ئێستاکە تەرخان نەکراوە و بۆیە سستی لە پرۆژەکە ڕووی داوە گەیشتێتەوە ئاستەی کە بوەستە و لە ئێستادا بەڵێنتر نزیکەی 15 ملیار ئیشی کردووە، بەڵام بۆ ئەم ساڵ هیچی بۆ خەرج نەکراوە. بەداخەوە یعنی زۆر دواکەوتووە، چونکە ئێمە ڕاستیەوە ساڵ لە ئێستا نیوەی زیاتری ڕۆیشت تاوەکو ئێستاکە بودجەمان نییە، بۆیە نەتوانراوە کاری تێدا بکراوە. گەر بودجەی بۆ تەرخان بکرایە ڕەنگە لە ئەم ساڵا گەر 100% تەواو نەبووایە شتێکی ئەوتۆی نەما بۆ ساڵی داهاتوو. پرۆژەکە پێویستی تەنیا بە 7 ملیار دینارە بۆ تەواوکردنی، بەڵام ئەم کابینەی حکوومەت گوێی خۆی لە ئاست داواکاری و چاوی لە مەرگی گەرمیانیەکان داخستووە. بەڵێ بۆ پێی لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لەلایەن حکوومەتی هەرێمەوە استراتیژێکی ڕوون بۆ پرۆژەکان نییە. پرۆژەی ڕێگای کەلار سلێمانی کە یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی هەرێمە و پۆلیێتبەندی بۆ کراوە بە پرۆژەی استراتیژی لە ساڵی 2012 تاوەکو ئێستا کۆمەڵێک بەڵێنی زۆر لەلایەن کۆی بەرپرسانی هەرێمە و لە هەموو پارت و حیزبەکان دراوە، بەڵام تاوەکو ئێستا ئەم ڕێگایە تەواو نەکراوە و بە خێر و سەدەقە پارەی بۆ سەرفەکرێ کە ئەمە یەکێکە لە ڕێگریەکان و تاوەکو ئێستا تەواو نەکراوە. ئێمە بە پێی و راپۆرتێکە لەسەر ڕێگاکە ئامادەمان کردووە، نەک ڕێگای کەلار بە کۆی ڕێگاکانی سنووری گەرمیان ژێرخانێکی ڕێگاوبانمان نییە لە سنووری گەرمیاندا و لە ئێستاشدا ئەم شێوازە کارکردن و شێوازە پارەسەرکردنی کە بۆ پرۆژەکە کرێ ئەگەر بە وتەی بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکەش بێ بەم شێوەیە بێت لە نێوان 10 بۆ 15 ساڵی تر ئەم جاتوانن ئەو بەشەی کە لە ڕێگاکە ماوە کە نزیکەی 40 کیلۆمترە تەواو بکرێت. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم سەرقاڵی زیادکردنی باج و ڕسوماتی ڕێگاوبان و هاتوچۆیە لەسەر هاوڵاتیان دەشکرا تەنیا بە پارەی ژینگە و ڕێگاوبان کە لە شۆفێران وەردەگیرێت بەشی زۆری ڕێگاوبانەکان نۆژەن بکرێتەوە و گیان و ماڵی هاوڵاتیان پارێزراو بێت. هاوەر محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.